برئیس غالب انصارلی اغلو پارلمانتار AK Partiye آمده میوانی ما برئیس انصاری اغلو روش باش بخیراتن این آوا مبارک به کمیسیونا کو کرتولمش ایرو به پراتیک هولان بوده دو به جماعتان پارتیان رد جوه دا صلات نوی دی چه بن؟ Tabii komisyon toplanmadı. Komisyon kovunawatەوە بەڵام بۆ دامەزراندنی و پێکهێنانی کۆمیسیۆن لایەنە سیاسیەکان کۆبوونەتەوە کۆبوونەوەکە تەنیا و تەنیا تایبەت دەبێت بە پرۆسەی چارەسەری پرۆسەی چەکدانان پرۆسەی ئاگربەست و بە دوواداچوون بۆ ئەوەی کە شەڕ و پێکدادان ڕوونەدات ئاسانکاری بکرێت و کرانەوەیەک بکرێت پاشان خۆگونجاندن و هەموارکردنی یاساکان ئەنجام بدرێت بەم شێوەیە کارەکانی دیار دەکرێت. باشە دەست هەڵاتێن وێ کۆمیسیۆنێ دێ چ بن؟ لە ڕاستیدا دەسەڵات و ئەرچی سەرشانی ئەم کۆمیسیۆنە چاودێری کردن دەبێت چەند لیژنەیەکی تایبەت پەیوەندیداریش دەبێت ئەمانە ئەرکەکانی خۆی جێبەجێ دەکات بە دوواداچوون دەکات و لە هەمان کاتیشدا هەموو لایەنە سیاسیەکان ئەوانەی کە ئەگەر بیانەوێت کە بەشدار بن لەم چوارچێوێدا دەتوانن ئەرچی سەرشانی خۆیان جێبەجێ بکەن و لە هەمان کاتیشدا دەبێت لەسەر ئاستی پەرلەمان هەر شتێک هەبێت بۆ هەموارکردنەوە بێت بۆ پاڵپشتیکردنی چین و توێژە جیاوازەکانی کۆمەڵگە بێت واتە هەموو لایەنەکان لە ژێر چەتری ئەم کۆمیسیۆنەدا کۆ دەبنەوە بۆ ئەوەی کە بتوانن پشتیوانی کۆمەڵگە وەربگرن هەموو کارەکانیشی ڕوونە هەموو کارەکانیشی شەفافە نوێنەری هەموو لایەنەکان دەکرێت دەیانەوێت لە ڕێگەی ئەو کۆمیسیۆنە هەموو ئەرکە یاساییەکان و چاڵاکیەکان بە هەموو شێوەیەک لەم چوارچێوە بکرێت. بەڕێز غالب بەحسە ئامادەکردنا پێشنوومەیەکێ یان ڕەشنویسێکێ تێکردن ji aliyê komisyonê ve agahiyên te hene xalên sereke dê çi bin di wê pêşnûmeyê de? لەبارەی دامەزراندن و پێکهێنانی کۆمیسیۆن بڕیار دراوە کە لە نزیکترین کاتدا بکرێت بە تایبەتی لە کۆبوونەوەکەی ئەمڕۆ چەند کەس دەبێت کام لایەنی سیاسی چەند نوێنەری تێیدا بەشدار دەبێت ئەو ماوەیە کێیە کە دادەمەزرێت. مەبەستە من ئەو بوو ئەو پێشنوومە ڕەشنویسە قانونە یاکو دێ کۆمیسیۆن ئامادە بکە ئەو کۆمیسیۆنە پەرلەمانتوێ گرنگترین خاڵێن وێ دێ چ بن؟ کۆمیسیۆن بە هیچ شێوەیەک ڕەشنووس دانامەزرێت کۆمیسیۆن زۆر بە خێرا دادەبەزرێت و بڕیار دراوە کە لە زووترین کاتدا جێبەجێ بکرێت و چاودێریکردنی چالاکیەکانی چەکدانانە هەر شتێکی یاسای پێویست بێت تەنیا ڕاستپاردەکانی پێشکە دەکات ئەم کۆمیسیۆنە هیچ ئەرکێشیریکەی نییە. باشە چاودێریکردنە بۆ ئەو پێواژوێن و پێویستی بە یاسایان بن جەنابێتە بەحەز کرد بەردانا گرتیان di zindanan da vegera kesên eşqî yan jî ewên qedexe li ser wan li dervey welat dimînin komisyon dê ji bo wan jî qanûnan derxîne gelo? بەدڵنیاییەوە هەر شتێک لەبارەی ئەم پرۆسەیە بێت بۆ نمونە چەکدانانی پکەکە بێت ئەوانی زیندانی کراوەکان بن یاخود ئەوانەی کە وڵاتیان جێهێشتووە و ڕویان لە دەرەوەی وڵات کردووە و ئەوروپا بێت ئەو بابەتانەی کە پەیوەندیان بۆ خۆگونجاندنی نێو کۆمەڵگەیە خۆگونجاندنی تایبەتە بە دیموکراسیەت و هەموو ئەو لایەنانە لایەنە سیاسی بەشدارەکانی ناو ئەو کۆمیسیۆنە بیر و بۆچوونەکانی خۆیان دەبێت وەکو زەختم لەسەوە کردەوە کۆمیسیۆنەکە تەنیا و تەنیا چاودێریکردنی
پرۆسی چەکدانان بەڕێوەبردننی پرۆسی چارەسەری هەر شتێک هەبێت دەتوانێت ڕاستپاردەکان پێشکەش بکات بەدەر لەما بە هیچ شێوەیەک دەسەڵاتی دیکەینە ئەوەی کە پرۆسەکە بەڕێوە دەبەن و دەسەڵاتی تەواویان هەیە ئاک پارتیا مەهەپەیە دەم پارتیا لە دەرەوەش جەهەپە پشتیوانی خۆی دەکات و جەختیشان لەوەدا کردەوە سەرباری ئەوەی کە هەندێک دوودڵیان هەیە و نیگەرانیان هەیە بەڵام پشتیوانی دەکات جگە لە ئی پارتی هەموو لایەنەکان دەتوانن پشتیوانیان کردووە حتا کەنگی divê pêvaş û xilas be demeke destnîşankirî heye mümkün olan en kısa sürede. ڕەنگە بە زووترین کات بێت لە نزیکترین وادە بکرێت چەکدانان بە ڕێوەبردننی پرۆسەکە دواتر هەموارە یاساییەکان هەموو کاتێککە دەڵێم هەموارە یاسایەکان هەموو ئەو بابەتانەی کە دەگرێتەوە ڕەنگە تا کۆتایی ساڵ کۆتایی بە هەموو کارەکان بهێنرێت. باشە برێز غالب ئەگەر و پێڤژوو تمام بوو احتیمال هەیە هەلبژارتنێن پێشوەخت بێنەکردن لە تورکیە ئەگەر چێ بوو احتیمالە هەفپەیمانیە کە نو هەیە دناوبەرە مەهەپێ ئاک پارتی و دەم پارتیە دەش بۆ هەلبژارتنان؟ نەخێر نەخێر ئەم پرۆسەیە هیچ پەیوەندیەکی بە هەڵبژاردننی پێشوەختە یان هەڵبژاردنێکی نوێ نییە. ئێمە هاوپەیمانیمان هەیە لەگەڵ دەم پارتی بەڵام هاوپەیمانیەکەمان تایبەتە بە بەڕێوەبردننی پرۆسەی چارەسەری واتە هاوپەیمانی ئێمە هاوپەیمانی سیاسی نییە بۆ هەڵبژاردننیش نییە هەڵبژاردن لە کاتی خۆی دەکرێت. گەلێک سپاس بەڕێز غالب پەنسالیۆغلو پەرلەمانتاری ئاک پارتیە ژامەدێت بووی میێوانێ ڕووداوی بەهێویە ڕۆژێکە خۆش.